کەسێ پێویستی پێمان بێ و لۆکەشنەکەی خۆیمان بۆ بنێرێ ئەگەر شارەزار نەبین ئینشەڵا ئێمە لە ماوەیەکی کەمە ئەگەینە فریای و هەموو فریاگوزاریەکانی خۆمان پێیە لە کەرەسەی تەکنیکی و کاری شاخەوانیە. ئەمە بۆ حاڵەتێک زیاتر ڕوین کە با بڵێن کەسێک شاخەوانە گیری خواردبێ یان شوانە گیری خواردبێ. ئەمە هاتوین بۆ ئێرە ئەگەر چینە شوێن لەسەر ئەرکی خۆمانە تەکسی ئەگرین ئەجا ئەگەین بە شوێنەکە. هیچ پشتگیریەکمان نییە لایەندی پەیوەندیدارەکان هیچ دەستخۆشیەکیشمان لێ ناکرێت بۆی بەدەم خەڵکەوە بین بەهانەی خەڵکەوە بڕۆین. ئێمە 24 ساعت شەو ڕۆژ هەمووی ئامادەین. ئێمە وەک ڕێکخراوی شاخەوانی هەزار مرد 11 ساڵە لە کوردستانە کاری شاخەوانی ئەەکەین. بە پێویستمان زانیە تیمێک دروست بکەین لە چەند کەسێکی بەتوانە و شارەزا لە بوارەکەیە بۆ ئەوەی بگەینە هانای ئەو کەسانەی کە لە بەفراگیر ئەخۆن و ڕێگەون ئەکەن ئیتر چ جای بۆ خۆشی دەربڕین بێت، چ جای بۆ گەشت و سەیران بێت و بێتنە ئەو شاخوشیەوە، چ بۆ کاری ڕۆژانەی خۆیان کە پەیوەندی بە گوندەکان و هاتوچۆی خۆیانەوە هەبێت. ئێمە وەکو تیمی خۆمان شاخەوانی لە هەر شوێنێکی کوردستان نەک هەر بڵێم لە سلێمانی لە هەر شوێنێکی کوردستان بێ خەڵک پێویستی بێ ئێمە بێ ئێمە فریایان ئەەکەین. بەڵام ئەمە هەنێک کێشەمان هەیە سیارە خۆتان نەزانن جەوەکەی ئێستا بەستەڵەکە و بەفرە پێویستمان بە سیارەیەکەیە کە بتوانێت لە شوێنەکانیان نزیک بێتەوە توانای ئەوەی هەبێ ڕێگەکە ببرێنەک سیارێکی بەسی دەسامە هاتوین بۆ ئێرە ئەگەر چینە شوێن لەسەر ئەرکی خۆمانە تەکسی ئەگرین ئەجا ئاگەین بە شوێنەکە. خۆبەخشانم کار دەکەن. بەڵێ خۆبەخشانە بە تەکید ئێمە هەموو کەلوپەلەکان هیچ شاخەوانی خۆمانە و بۆ خۆمانمان دابین کردەوە. ئەگەر لایەنێک ئەگەر حکومەت هەر کەسێ بێ بتوانێت یارمەتیمان با بۆ ئەوەی بە ئاسانترین کات بگەینە شوێنی ئەو کەسانەی کە لە شاخە گیر ئەخۆنیان لە هەر شوێنیشی کوردستانە بێ بۆ ئەوەی تووشی زیانی دوور بێخوا مردن و کارەساتێکی نەخوازراو نەبنەوە. پێم بڵێ چ جۆرە ئۆتۆمبیلێک بەکاردێن بۆ سەرکەوتن بەسەرەوە بەفرەدا؟ ئەمە زیاتر ئۆتۆمبیل بەکار نهێنین، زیاتر بە پیادەڕۆیی بەکارێنین چونکە ڕێگەکان بە سەڵەکن و ئۆتۆمبیل درەنگتر پێیەگا ئەوەی کە زیاتر ئێمە پێی بگەین بە قاچی خۆمانە یانی وەکو ئۆتۆمبیل بەکار نهێنین. بەڵام ئەگەر بشتوانین ڕێگاکە هەبێ ئۆتۆمبیل لە سەکری خۆمان دابین یەکەین و بەکارێنین. سەرماتان نابێت کە بە پیادە دەڕۆن؟ ڕاهاتوین. باشتۆ پێم بڵێ بە خۆبەخشانەی ئەوم کاراگەن وانە؟ بەڵێ خۆبەخشانەیە بەدەم هەموو کەسێکەوەی ئامادەین 24 ساعت لەگەڵ پەیمانخان و کاکە فەرزەندە 24 ساعت ئامادەین. بەس هیچ لایەنێکی پەیوەندیدار هیچ پشتگیریەکمان ناکە. کەس هاوکاری نەکردو. کەس هاوکاریمان نەکراوە. هەموو شتێک لەسەر عایدی خۆمان و مەسرەفی خۆمانە. هیچ شتێکمان بۆ دابین نەکراوە تا ئێستا. چەند دڵخۆشن بەم کارەکە دەیکەن؟ زۆر دڵخۆشیە بۆ ئێمە جێگەی شانازیە کە کەسێک ڕزگارکەین. ئەمەسا ئەگەر ئۆتۆمبیلێک یاخود شۆفێرێک بۆ پەیوەندی بە ئێوە بکات ئێوە لە ماوەی چەند خولێکدا دەیگەنێ؟ گەشتنی ئێمە بە پێی شوێنەکەی دوور و نزیکی شوێنەکە بە پێی ئەو کاتێک کە سیارەیەکمان دەست دەکەی بمانگەێنێتە ئەو شوێنە لە هەر شوێنێک کە کەسێ پێویستی پێمان بێ و لۆکەشنەکەی خۆیمان بۆ بنێرێ ئەگەر شارەزار نەبین ئینشەڵا ئێمە لە ماوەیەکی کەمە ئەگەینە فریای و هەموو فریاگوزاریەکانی خۆمان پێیە لە کەرەسەی تەکنیکی و کاری شاخەوانیە. ئەمێ بڵێم جگە لەم سێ کەسە ئێمە کەسێکی کەشمان هەیە کە ئەو هەر خۆی لە بواری تەکنیکیە ئیشەکە ئەگەرێکێ لە شاخێکە لە شوێنێکی هەڵدێرە ژیر بخوات بە هاوکاری لەگەڵ ئەوە کە کاکە یوسف ئێستا لێرە ئامادە نیە ئەتوانین بە شێوازێکی تەکنیکی بگەینە فریای ئەو کەسە و ئەگەر تەنانە شوێنەکەی زۆر ئاسێ و بەرزش بێ ڕزگاری بکەین. زۆرترین جار کە پەیوەندیتان پێوە کرابێت لە چ ناوچەیەکەوە بۆ کە ئۆتۆمبیل گیری خواردبێت؟ زیاتر لە ناوچە سنووریەکان با بڵێن لە ناوچە شاخاویەکان زیاتر پەیوەندی بێمەوە کرێ. ئەمە بۆ حاڵەتێک زیاتر ڕوین کە با بڵێن کەسێک شاخەوانە گیری خواردبێ یان شوانە گیری خواردبێ یان چەند سەرئاژەڵێک لە هەبووە لە شاخەکانی ڕانیە مامۆستا خۆی هێناوێتی خوارەوە بەڕاستی بە شێوازی تەکنیک. لە هەر ناوچەیەک بێ پێوەست نیە هەر دەوروبەری سلێمانی هەر ناوچەیەک بێ ئەمە کێشەمان نییە. لە ناوچە وتان کەس لایانی پەیوەندیدا پشتگیری نەکردوون پەیوەندیشتان پێوە نەکراوە دەست خۆشتان لێ بکرێت؟ نەخێر هیچ کەسێک نەوەڵا هیچ کەسێک پەیوەندی پێوە نەکردوین و هەموو شتێک لەسەرکی خۆمان بوو. ئەتانە چیتان بۆ بکرێ بۆی کە زیاتر بتوانن هاوکاری هاوڵاتیان بکەن لەو ناوچانە؟ شتەکانمان بۆ دابین کرێ پشتگیریمان نییە، هیچ پشتگیریەکمان نییە. ئێمە هیچ پشتگیریەکمان نییە لایەندی پەیوەندیدارەکان هیچ دەستخۆشیەکیشمان لێ ناکرێت بۆی بەدەم خەڵکەوە بین بەهانەی خەڵکەوە بڕۆین. ئێمە 24 ساعت شەو ڕۆژ هەمووی ئامادەین 24 ساعت یەک شتمان بۆ نەکراوە تا ئێستا. مامۆستا لە کۆتاییە پێم بڵێ هیچ کەسێکە بۆ پەیوەندی بێ ئێوە بکات بڵێ منیش ئەمێ خۆبەخشانە لەگەڵێودا هاوکار بم بەڵام ئێوە توێتان بەهۆی سەرماوە تۆ ناتوانین ئێمە ڕاهاتوین؟ بەڵێ ئێمە سەرەتا تازە ئەم تیمەمان دروست کردووە وەلەو پێشتریش کاری خۆبەخشیمان زۆر کردووە چەندی جار لە چیاکانی پیرەمەگرون ئێمە بەهانای خەڵکەوە چوین لە ناو بەفرا بەڵام ئەم تیمە تازە دروستمان کردووە لەم سەرماوە بەفریا دروستمان کردووە
ئێمە ئامادەین هەر کەس پەیوەندیمان پێ و کا بەڵێ بە شانازیەوە بە خۆشحاڵیەوە ئامادەین ئێمە یارمەتی هەر هاوڵاتیشی وڵاتەکەی خۆمان بین بە شانازیەوە و بە خۆبەخشانش فریای ئەەکەوین ئینشەڵڵا.